ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریەکانی گرتنەوەی ئاوی ڕووباری سیروان زیاد دەکات کە نزیکەی 50 ڕۆژە ئاوی ڕووبارەکە لەلایەن ئێرانەوە گیراوەتەوە. شارەزایانی بواری جوگرافی ژۆژداری دەدەن لە ساڵی 2018دا ڕووباری سیروان بە تەواوی وشک دەکات و ئاوی تێدا نامێنێ. لە سیمینارێکیشدا کاریگەری و مەترسیەکانی وشکبوونی ئەو ڕووبارە لە داهاتوودا خرایە ڕوو. بڕینی ئاوی سیروان بڕینی عەسەبێکی سەرەکی ژیانی ئەم شارەیە. 2018 حەز دەکەم بزانن ئاو بە ڕووباری سیروانە نایەتن لە ئێرانەوە بێتە ناو هەرمی کوردستانەوە. ئێران هەموو ئاوکەی دەباتەوە ناو وڵاتی خۆی بۆ مەنتەقەی سەرپۆلی زەهاب بۆ ئەوەی ئەو مەنتەقەیە پێ ببوژێنتەوانێ و هیچ جۆنە تا هیچ یاسا و ڕێساکی نێودەوڵەتی سەبارەت بەم کێشەیە. ڕێکخراوە مەدەنیەکان هەڵسن بە پەستانێکی زۆر گەورە لەسەر حکومەت بە خەبەر وەرە ئاگال لە هیچ شتێک نییە. ئەم وڵاتە تەفلیش دەبێ ئاگای لە هیچ شتێک نەماوە حکومەت ئاگای هیچ شتێک نەماوە هیچ شتێک. ئەم وڵاتە وێران دەبێت تەفلیش دەبێ بەرەبەرە. حکوومەتی ئێران لە ژێر ناوی دروستکردنی بەنداوی داریان لەسەر ڕێڕەوی ڕووبارەکە چەندین جار ڕێڕەوی ئاوی ڕووبارەکەی بەرەو ناو خاکی خۆی گۆڕیوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێ پێویستە فشاری مەدەنی دژی گرتنەوەی ڕووباری سیروان دەست پێ بکات چونکە کارەساتی مرۆیی لە سنووری پارێزگای ئەڵەبجا ڕوودەدات. پێویستە هەم عێراقیەکان هەم خەڵکی کوردستان فشارێکی زۆر لەسەر جمهوری ئیسلامی ئێران دروستکەین و هەر بەمەوە نەوەستین کە ئێمە کتابمان کردووە تەنانەت ئەگەر بگاتە سەر ئەوەی ڕێپێوان و خۆپشاندان بکرێ لەسەر ئەم مەسەلەیە بچینە بەردەم قونسڵی ئێرانی لە سلەیمانی و لە هەولێر تەنانەت لە بەغداش بۆ ئەوەی جمهوری ئیسلامی پشتی هەرێمی کوردستان و پشتی عێراق لەم ئاوە بداتەوە بە ئێمە. بەپێی زانیاریەکانی پەیام بەنداوی دەربەندی خان ڕۆژانە 3 بۆ 4 سانتی ماوەکەی کەم دەکات ئەوەش بەهۆی گرتنەوەی ئاوی ڕووباری سیروانەوەیە. بەڕێوەبەری بەنداوەکەش دەڵێ هێشتا زووە بڕە لەسەر کارەسات و پێشهات و کاریگەریەکانی گرتنەوەی ئاوی ڕووباری سیروان بدەین بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی بەنداوەکە دروست کردووە. تا ڕادەیە دەتوانێت کۆنتترۆلی ئاو بکەوە ئاوێکی کەم بنێرێتەوە ئەمدی و ئەوەش کاریگەریەیە بۆ سەر بەنداوی دەربەنی خان و ئاوەکەی کەمە بێتەوە. بەڵام وەکو وتم تا تونێلی نەوسود تەواو نەبێ بە تەواوی ناتوانن کۆنتترۆلی ئاوەکە بکە. بەپێی زانیاریەکان لە سەدا 40 سەرچاوی ئاوی کوردستان لە دەرەوەی سنوورەوە دێت. بەپێی وتەی شارەزایانی جوگرافیش ئەوە گەورەترین مەترسیە بۆ ڕوودانی کارەساتی مرۆیی. هاوکات گرتنەوەی ئاوی ڕووباری سیروان کاریگەری ڕاستەوخۆ دەکاتە سەر ژنگە و بازرگانی و کشتتوکاڵ بە تایبەتی بە جۆرێک ناوچەکات 3000 هێکتار زەوی کشتتوکاڵی لەدەست دەدات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.